سڵاوتان لەوێ بەڕێزان، بەختەوەرین لەگەڵتانین لە بەرنامەیەکی تایبەت لە یانەی کتێبی گوڵزار. ئەم بەرنامەیەمان بەرنامەیەکی تایبەتە بە دابەشکردنی خەڵات بەسەر براوەی پرۆژەی خوێنەری گوڵزار. سەرەتا بزانین یانەی کتێبی گوڵزار چییە؟ لە سەرەتای ئەم ساڵی 2019 یانەی کتێبی گوڵزار لەلایەن چەند گەنجێکی شاری سۆران دامەزرا. یانەکە بە خۆبەخشی دامەزرا و لە ئێستادا بە خۆبەخشی کار دەکات. یەکەم پرۆژەی یانە بریتی بوو لە پرۆژەی خوێنەری گوڵزار. با بزانین پرۆژەی خوێنەری گوڵزار چییە؟ پرۆژەی خوێنەری گوڵزار بریتیە لە پرۆژەیەکی خۆبەخشانە کەوا هەر لەلایەن ئەو خۆبەخشانەی دامەزرێنەری یانەی کتێبی گوڵزار ڕێکخراوە. پرۆژەکە مەبەست تیایدا بریتیە لە ناساندنی خەڵکی زیاتر بە خوێندن و لە هەمان کات هاندانیان لە کاتی خوێندنەوەی کتێب و بابەتی دیاریکرا. پرۆژەکە بەم شێوەیە دەستی پێکرد. لە سەرەتای ساڵ یاخود بڵێن لە مانگی یەکەوە پرۆژەکە دەستی بەکارکردن کرد. لە سەرەتای مانگی دوو کە 1/2 بوو پرۆژەکە ڕاگەیەندرا و بەشداربووەکان دەستیان بە ناردنی پرۆژەکانیان کرد. پرۆژەکە بەم شێوەیە ماوەی 3 مانگ یاخود وەرزێک پرۆژەکە بەردەوام دەبێت. داوا لە خوێنەران دەکرێت کەوا پرۆژەکانیان بخەنە بەردەست لە ماوەی ئەم 3 مانگە. پرۆژەکانیش چین؟ خوێندنەوەی ئەو کتێبانەیە کەوا لەم 3 مانگە تەواویان کردو. هەر کەسێک زۆرترین کتێب بخوێنێتەوە کە زۆرترین لاپەڕی تێدا بێت ئەوە دەبێت بە براوەی خوێنەری گوڵزار. وەک گوتمان پرۆژەکە لە 1/2 دەستی پێکرد، هەروەها لە 1/5 کۆتایی پێهات، واتە لە 1/2 تاکو 1/5 تەواوی کتێبەکان وەرگیران. ئەوە بوو خۆشبەختانە نزیکەی 17 کەس بەشداریان کرد، هەروەها دەتوانین بڵێین زیاتر لە 35,000 لاپەڕە خوێندرایەوە کە ئەمەش دەکاتە نزیکەی 150 کتێبێک. ئەمە شتێکی دڵخۆشکەر بوو بە تایبەت لە شارێکی وەکو شاری سۆران کە خودی پرۆژەکەی لێ ئەنجام درراوە. بۆ ئاگاداریتان پرۆژەکە لە سۆران تاکو هەولێریش دەڕوات، بەڵام زۆربەی بەشداربووەکان لە سۆران بەشداریان کرد. پرۆژەکە لە 1/5 کۆتایی پێهات و لەو کاتەوە تاکو ئێستا خەریکی هەڵسەنگاندنی پرۆژەکان بووین. لە ماوەی ئەم مانگە یاخود مانگ و نیوەی ڕابردوو چەند مامۆستایەکی زانکۆ و چەند نووسەرێک هەڵسەنگاندنیان بۆ ئەو کتێبانە کرد کەوا بەشداربووەکان نردبوویان، کە وەک گوتمان بریتی بوون لە 17 بەشدار بوون. بە خۆشحاڵیەوە چەند مامۆستایەکی زانکۆ خۆبەخشانە یارمەتیان داین، سوپاسیان دەکەین لێرەوە. ئەوە بوو لە کۆتاییدا لە نێوان ئەم 17 کەسە دوای خوێندنەوەی چەندان کتێب و هەڵسەنگاندنی چەندان بابەت براوەیەک هەڵبژێردا کەوا ئەمڕۆ لێرە لەگەڵمانە. بەر لەوەی باس لە براوەکە بکەین، با باس لە سپۆنسەرەکان بکەین، ئەوجا دەچین براوەکەش دیاری دەکەین. وەک گوتمان پرۆژەکە سەرەتا خۆبەخشانە دەست پێ کرد. ئەوە بوو خۆبەخشانە هەوڵماندا کەوا چەند سپۆنسەرێک پەیدا بکەین. لەگەڵ ئەوەی سپۆنسەرەکان کەمن، بەڵام ئێمە لە پرۆژەکەمان نەوەستاین. لە ئێستادا تەنها 2 سپۆنسەرمان هەیە پرۆژەکەمان. ئەویشیان یەکەم کتێبخانەی مێخەک یاخود کتێبفرۆشی مێخەک کە بە چەند کتێبێک و بە چەند ئۆفەرێکی ناوازە سپۆنسەری کردوین. هەروەها سپۆنسەرێکی تریشمان بریتە لە تۆڕی چرا لە سۆران کەوە ئەویش بابەتی چاپەمەنیەکانی گرتۆتە دەست. ئەوەی تر هەمووی خۆبەخشانە لەلایەن ئەو گەنجانەوە دابین کراوە، هەر خەڵاتێک یاخود هەر بابەتێک خۆبەخشانەیە و هیچ قازانجێکی تێدا نییە. ئێستاش بە براوەی وەرزی بەهار یاخود وەرزی یەکەمی پرۆژەی خوێنەری گوڵزارتان پێ بناسێنین. براوەی ئەم وەرزە کە وەرزی یەکەمی خوێنەری گوڵزارە بریتێ لە
خاتو ئەریوان قاسم سولێمان. خاتو ئێریوان لە ماوەی 3 مانگدا 30 کتێبی خوێندۆتەوە. ژمارەی لاپەڕەکانیشی 5380 لاپەڕەیە کەوا بێگومان ڕێژەیەکی زۆرە. لە ناو 17 کەس زۆرترین خوێندنەوەکان هی خاتو ئێریوان قاسم سولێمان بوون. ئێستاش بەیەکەوە بەخێرهاتنێکی خاتو ئێریوان بکەین. خاتوێن بەخێر بێن بەخێرمە سەرچاو. خاتو ئێریوان کە 5380 لاپەڕی خوێندبووە لە ڕێی هەڵسەنگاندنەوەکانەوە بۆمان دەرکەوتکەوە ئەو شایەنترینە. هەڵسەنگاندنەکە بە 3 شێواز ئەنجام درراوە. یەکەمیان داوا لە خودی خوێنەرەکە یاخود بەشداربووەکە کراوە کەوە بەرهەمەکانی خۆی بنێرێت و ژمارەی لاپەڕە و ژمارەی کتێبەکانی بنێرێت. بەشی دووەمیان ئەوەیە لەلایەن مامۆستاکان و لەلایەن هەڵسەنگێنەرەکان و یاخود لەلایەن لیژنەوە هەڵسەنگاندن بۆ ئەو کتێبانە کراوە کە ئەوان نردویتیان لەبەر ئەوەی چەند مەرجێک لەگەڵ کتێبەکان هەبوو. بۆ نمونە بەشداربوو هەبوو شعری نردبوو کەوا شعر بێگومان بەشداری پێ ناکرێت یاخود بابەتی تر هەبوو کە نەدەگونجا لەگەر یاساکانی ئێمە. ئەوە بوو کتێبەکانی خاتو ئێریوان کە 30 کتێب بوو، هەر 30 کتێبەکە شایەن بوون و لە هەمووشیان زیاتر لاپەڕەکانی زیاتر بوون. جۆری سێمی هەڵسەنگاندنەکان بریتی دەبێت لە ئەمڕۆ. ئەمڕۆ ویستمان لەگەڵ دابەشکردنی خەڵاتەکان شێوازی تێستێک یاخود تاقیکردنەوەیەک بە خاتو ئێریوان بکەین لە ڕێی چەند پرسیارێکەوە کەوا پرسیارەکان دەتوانین بڕێن هەم گشتین هەمیش تایبەتن بەو کتێبانێک کە خاتو ئێریوان خوێندێتەوە. سەرەتا بە خاتو ئێریوانتان پێ بناسیێنین لە زاری خۆیەوە. خاتو ئێریوان دووبارە بەخێر بێن. دەتوانن کەمێک لەبارەی خۆتان پێمان بڵێن دانیشتووی کوێن لە کێوە دەستان بە خوێندنەوە کردووە؟ سەرەتا زۆر سپاسیەوەکەم خۆم بە خۆشحاڵەتم کە بەشداری پرۆژێکی ئەوم کردووە. خۆشحاڵیشم کە لە شارچکێکی ئەو چووکە ڕێژێکی زۆر خوێنەر هەیە کە ئەتوانێت بەردەوام بەرە بە خوێندنەکەی خۆی بدات و بەردەوام بە لەسەر کتێبخوێنەوە. بەڵێ من هەر لە مناڵیەوە یعنی خوازیاری کتێبخوێنەوە زۆر بۆ زۆر هەڵمیەوە بەردەوام کتێبخوێنەوە. بێگومان دێکبۆکشم زۆر پشتیوانیان کردوم بەردەوام هەنیان لەوام لەسەر کتێبخوێنەوە. ئیتر بەرە بەبوونەی خوێندنەکەشەوە جارجار لێی دوور کەوتمەتەوە بەڵام بەردەوام هەڵمیەوە بەردەوام لەسەر کتێبخوێنەوە. ماوەیەکیش بەر لە ئێستا بیانی بەیەکجاری تقریبا ماوەیەکی زۆر بووم لە کتێبخوانەوە دەبڕەبووم بەڵام بەهۆی ئەوەی خوێندنیشم تەواو کرد ماوەیەکی زیاترم لەبەردەستە و دەرفەتێکی زۆرترم هەم بۆ ئەوەی بتوانم هەم زیاتر گرنگی بە ڕۆشنبیری خۆم دەم و زیاتر زانیاری زیاتر کۆ بکەمەوە. ئیتر ئەم ماوەیە سپاس بەخوای گەورە توانیم ڕێژێکی زیاتر کتێب بخوێنەوە بە هەنی سپاسیش بۆ یانەکەتان کە بەهۆی ئەوە توانیم زیاتر هەوڵ بدەم زیاتر کتێب بخوێنمەوە و سەرکەوتوو بن. بەڵێ بەڕێزان وە گوتمانتەمە یەک لە بابەتە هەر سەرچەکان کەوا دەکات خەڵک بەردەوام لەسەر خوێنەوە دایک و باوکان بەڕاستی ینی لێرەوە سوپاسی دایک و باوکی خاتو ئێریوان دەکەین کە لە سەرەتاوە هەر لە منداڵیەوە هانیان داوە هەر ئەوی شەوای لێ کردووە لە ئێستادا بگات بەم ئاستا. بڵێ خاتو ئێریوان ڕۆژانە چەند کاتژمێر دەخوێندنەوە؟ ینی جاری وە هەیە بەپێی ڕۆژەکە کەوتووە بەپێی وەرزەکە کەوت ئێستا بوون منەکە خوێندنم تەواو کرد ماوەیەکی زیاترم لەبەردەستە ینی مانگی دوو مانگی سامانە بە بوونیەوەیکە زیاتر لە ماڵەوەی ئیتر ڕۆژی وە هەبوو 5 کاتژمێر تا 4 کاتژمێر خۆمان بەکە خەریکی خوێندنەوەی کتێب بوون و ئاواهی ڕۆژی وەش هەبوو 2 کتێب 3 کتێب زیاتر ئەوانەمە خوێندەوە دەست خۆش بێت ڕێژی کتێبەکەن و لاپەڕی کتێبەکەن ڕۆژ هەبوو کتێب تەواو بکەیت دەستان خۆش بێت. مانگانە بەگشتی چەند کتێب دەخوێنیتەوە؟ بە شێوەیەکی گشتی تقریبا مانگی وهاگاتە 15 کتێب مانگی واش هەیە ئەگەر کتێبەکان قەبارەیان بچووک بێت دەگاتە 20 کتێب دەگاتە 20 کتێبیش. دەستان خۆش بێت. لەو کتێبانی خوێندویتەوە زیاتر بە کامیان سەرسان بوویت؟ کتێبەکان بەشێک لە کتێبەکان تەواوان لێرە ئامادەن بەشێکیش نەماتوانی ئێستا لێرە ئامادە بکەین لای هەڵسەنگێنەرەکان ئامادە بوون بەڵام نەماتوانی هەمویان لێرە ئامادە بکەین و پێویستیش نەبوو. بەس گوتمان ئەو کتێبانی خوێندیتەوە کە بەشێکیان لێرەن بە کامیان زۆر سەرسان بوویت لەو 30 کتێبەی کەوا لە ماوەی ئەم 3 مانگە خوێنتەوە لەم 30 کتێبە بە کامیان زۆر سەرسان؟ کتێبەکەی دیلگارینکیە بە ناوی هونەری هاوڕێگرتن بەڕاستی زۆر سەرنجە ڕاکێشام هەم توانی هەستێکی خۆشم پێبەخشە لە کاتی خوێنەوە توانیم چێش زیاتر لەو کتێبە وەرگرم بە بوونەوەی کە
هانی ئەوەتە دا چۆن بتوانانی لەسەر پێ خۆباسی چۆن بتوانانی کەسەکان خۆش بۆ زانیاری زیاتر دەربارەی کۆمەڵگەی کە ڕاستە بڕە لە چیرروک و بەسەر هاتێکە لە سەردەمانی زۆر ڕۆدا بەڵام تا ڕادێکی زۆر پەیوەندی بەچینە ڕۆژانەی خۆمانەوە هەیەوە لەکە زیاتر بتوانانی لەگەڵ مرۆڤەکەنە تێکەڵبی زیاتر بتوانانی دەرونیان بخوێنیتەوە دەستان خۆش بێت دەستان خۆش بێ زیاتر کتێبەکانی چن و سەرێک یاخود وەرگێرەك دەخوێنیتەوە بەگشتی نەک بڵێن تەنها لەم سێ مانگە بەگشتی زیاتر بە چن و سەرێک یاخود بە چ وەرگێرەك سەرسامیت و لەبەر چیش من بەگشتی کە تا ئێستا خوێندومەتەوە بە ئەم کتێب خوێندوەوە بەڵام کە تا ئێستا زۆر سەرسام پێی نووسینەکانی دیلگەرنگی بووە کە زۆر سەرڕێژاوم بەڵێ زۆر بەردەوام لەسەری دەستان خۆش بێت وەک دەبین یەک لەم کتێبانەی کە بەڕێستان خوێنتانەوە کتێبی ئارامبەیە کتێبی ئارامبە دەتوانین بڵێن چەند جۆرە ئامۆژگاریەکی تێدایە بەگشتی سەرنجتان چیە لەسەر ئەم کتێبە کتێبی ئارامبە ئەم کتێبەی نووسەری بەناوبانگی سعودیە عومەر ئەلەوازەیە کە یەکێکە لە نووسەرەکان کە زۆر تا ڕادەیەکی یەکێکە لەو نووسەرانەی کە تا ڕادەیەک سەرنجی ڕاکێشەوە ئەمیش کە سەرتا بەسی ژیانی خۆی دەکات کە چەند بە دەردەسەری و نەهامەتێکی زۆرەوە لە تەمەنێکی بچووکە تووشی بۆ توانیەتی بەسەرکەوتوانە و بەسمەخوای گەورە توانەکانی خۆی توانیوێتی لەسەر قاچەکانی خۆی بۆسێت و بەرامبەر و نەخۆشی و سکارەساتەکانی کێنە بەردەبێ بوەستێت کە پڕە لە ڕوودا و بەسەرهاتی بەندە ئامێز و زۆر جوانی بەدڵنیایە جوانەوەە میش بەشێکی ئەم کتێبم خوێندێتەوە ئەگەر ئێستا داوا لێ بکەم کتێبەکە جۆرە ڕێتینگ یاخود جۆرە ڕێژەیەک پێ بدەیت لە 5 چەندی پێ دەدەیت چەند ئەستێری پێ دەدەیت 4 ئەستێری پێ دەدەیت بەدڵنیایەوە کتێبێکی شایەنە کتێبێکی زۆر ناوازەیە دەستان خۆش بێت ئەگەر ئێستا داوت لێ بکەم لەم کتێبانەی خوێندوتەوە کتێبێک بکەیتە دیاری هاوڕێیەکت چ کتێبێک دەکەیتە دیاری کتێبێکی دیلگەرنگی هۆنەری هاوڕێگرت هۆنەری هاوڕێگرشام و زۆر ینی هەستێکی خۆش بە خوێنەر ئەبەخشەکە کتێبی کیمیاگەریشتان خوێندێتەوە بێگومان وایە لە کتێبی کیمیاگەر کارکتەری کیمیاگەر بەلاتانەوە چی دەگەێنێت بەڕای ئێوە چ پەیامێک لە پشت ئەو کارکتەرەیە کە خودی کیمیاگەرەکەیە کیمیاگەرەکە کە خۆی سەرتا بە چێڕۆکی گەنجێک دەست پێکات کە سەرتا هەست دەستی کردو بە ئیشی شوێنەتی دوای ئەوە کە خەونێکی بینیوە و دواتر بە دوای خەونەکەی وێڵ بۆ کە تووشی چەند نەهامەتی و باڵایکی بەسەر هاتووە سەرنجام گەشتۆ بە پیاوێک کە خەریکی کریستاڵ فرۆشتن بووە ئەم پیاوە چەندێک ئامۆژگاری کردو و تویتی تو ینی ئامانجێکی زۆرە لەبەر ینی کە شوێنێکی زۆر چۆن ئاڵی مەسافێکی زۆری بڕێوە بۆ ئەوی بگەیت بە ئامانجا بەڵام هەموو کەسێک وەکو خۆت لە خانەکەش دەبینێتەوە بە تەمایت ئەڵێ من ئەمە بگەم بە هەڕەمەکانی مستر چونکە لەوەیە گەنجینێکی شارەوە هەیەکە ئەو چۆن لە خانەکەی بینیوێتی ئەڵێ منیش ماوەیەکی زۆرە هەوڵێم زۆرم هەوڵماوە ینی ئەمەجێکم بۆ خۆم دیاری کردووە بەردامیش بووم لەسەری ئەوش ئەوەیە کە ئەگەر خۆڕێگەم دەت و توانای ئەوم هەبێت حەت بکەم بۆ ماڵی خۆی گەورە بەڵام دوای ئەوە کە ئەنی ئەمیش داوای ئەوە لێکە ئەڵێ من لەبەر ئەوەی بێگانەم لێرە دوای ئەوش کە هاتوون بۆ ئێرە فێڵیان لێ کردوم و پارێکیان دزراوە حەزەکەم دەیت و کار بکە ئەوش ڕێگە پێ دوای ئەوە کە ڕێگەی پێ ئەیەت لەوێ کارەکەن تا ڕادێک پارۆشت بەدەستی هێنێتن ئەمیش داوا لە ئەوەکات ئەڵێ ئێمە تا ئێستا ئیشمان کردو توانیمانە سەرکەوتش بەدەست بێنین بەڵام تۆ ئەتوانی بچی بۆ حەجێکی خۆت بکەی منش ئەتوان ئەم مەسافەی کە ماوە ببڕم و بگەم بە هەڕەمەکانی میسر لەوێشە ئەو گەنجینەی کە ویستومە بەدەستی بێنم ئەمیش ئەمریکاریەکی زۆر جوانێکە ئاڵێ ئەگەر تۆ بتەوێت لە ژیانە سەرکەوتوو بیت ئەوێ بەردەم ئامانجێکە هەبێت ئەمەنجێکی دیاریکراوە کە تا ڕادێکیش لاوەچێ بۆ نەکرێت بەدەستی بێن بەڵام ئەبێ ئەمانجێکی دیاریکراوە هەبێت بەردەم هەوڵی بۆ بێت هەر وەک چۆن منیش ئێستا سۆر ئەزانم کە لە کاتی ئێستا پارەی ئەوم هەیە توانێ ئەم هەیە بچم بۆ حەج بەڵام ئەم ئەمەجەم بۆ خۆم دیاری کردو کە بەردەم هەوڵ بدەم لەسەر کارەکەمە بەردەم بم هەروە تۆش ئەبێ ئەنی هەوڵ بیت لەسەر ئەوەی کە بەردەم هەڵ بیت و پارە و بەدەست بێنیت و زیاتر خۆماندی بکەیت بۆ ئەوەی بگەیت بەم شوێنە بەڵام لە هەمان کەس ئەتوانی وەکو ئامانجێک دیاری بکەیتن لە هەمان کەس ئەتوانی بڕۆیت و بگەیت بە شوێنە دەستان خۆش بێت جوانە وایە هەر لەسەر کتێبی کیمیاگەر دەمێنینەوە گەنجەکە خەونێک هەبوو بۆ خۆت گوتان خەونێکی هەبوو لە کۆتاییەکە ئەم خەونەی چی لێ هات بە خەونەکەی گەیشت پێی نەگەیشت خەونەکەی چی بەسەر لە کۆتایی کاتێک ئەگەتە شوێنەکە هەرچەند ئەزانێکە لە کاتی ڕۆشنەکە بۆ هەڕەمەکانی میسر تووشی نەهامەتی زۆرە بێت ئەنی تووشی چەند کەسێک ئەنەسە لەوانایەکی کە پیاوێکە پیاوێکی کیمیاگەرەکە ئەمیش چەندین ئامۆژگاری جوانی کاتن پێڵە من حەز دەکەم کەسی بینەسم کە کیمیاگەر بێت کاتێکش ئەگەتە ئەوێ بەگشتی چۆرگەکە ینی کاتێک گەکاتە هەڕەمەکانی میسر ئەزانێت کە ئەم گەنجینێکە بۆ ئەگەرە مەرج نییە پارێ بێت لەوە چە سەروەتێکی زۆر گەورەتر بێت لە
یان دەتوانین بڵێن بە جۆرێک دەتوانین بڵێن وازی لە خەونی سەرەتاکەی خۆی هێنا لەبەر ئەوەی گەیشت ئەو قەناعەتەی کەوا ئەمە مەبەستی سەرەکی ژیانی ئەو نییە وایە دەستان خۆش بێت لە کتێبەکان کە خوێندبووتەوە سێ کتێبی خالید ئەرتۆغڵ هەبوو سێ کتێبی نووسەری بەناوبانگی تورک خالید ئەرتۆغڵ هەبوو دەمەوێت بڵێم بۆچی کتێبەکانی خالید ئەرتۆغڵ دەخوێنیتەوە کتێبەکانی ئەو بەلاتەوە چۆنن خالید ئەرتۆغڵ خودی کەسایەتێکە و نووسەرەکە سەرتا کە دەستم کرد بە خوێنەی کتێبەکان تا ڕادێکی زۆر سەرنجە ڕێکێشم چونکە زۆربەی کتێبەکان بەسەرهات بوو ڕۆمان بوو ئەنی لە ژێنە ڕاستەقینە هەسێکە ڕۆیەکەتی کە کتێبەکان تاخوێنتە هەستەکە لەگەڵ کارکتەرەکانە هیچ جیاوازیکی نییە کاتێکا ڕشتی ئەنی بە بیر و کردنەوەی خۆت لەگەڵ یا بووی زۆربەی کارکتەرەکانیش کە ئەوە بوون لە سەرەتای ژیانیانە یان ئەوتە لە خودەی گەورە دوور بوون یانیش ئەوتە لە خێزانەکانیان بوون دوور کەوتونەتەوە و خێزانەکان ئەوانەی گرنگیان پێنەیاون تر دوای ئەوە کە تووشی چەندەها بەڵام نەهامەتی و دەردەسەری بوون توانیان نسبەت بەخۆی گەورە بە یارمەتی چەند کەسانی کە خۆی گەورە و فریشتاسەیەکیان بۆ نەردوون یارمەتی دەوان سەرکەوتوو بوون و بگەڕنەوە بۆ لای خودەی گەورە و چەندی کشان توانی وێنە بەردامی بدەن بە ژیانی خۆیان و سەرکەوتو بن جوانە واتە مەبەستم لێرە خودی نووسەرەکەیە خودی نووسەر خالید ئەرتۆغڵ بەلاتانەوە چۆنە ینی لە یەک لە بەڕای ئێوە نووسەرێکی سەرکەوتووە یەک لە هەرە سەرکەوتوەکانە یەکی کە لەو نووسەرانە کە سەرنجە ڕەکێشەم ڕۆمانەکەی شارەزای جۆری کتێبەکانم بۆ منە کتێبمان هەیە ڕۆمانە کتێبمان هەیە شعرە کتێبمان هەیە وتەیە کتێبمان هەیە وتارە هەمانە دەروونزانیە زۆر کتێبمان هەیە بەگشتی جۆرە کتێبێک دەخوێنەوە زیاتر بڵێن دەتوانین هەستمان کرد حەسەب ئەو کتێبەکانی کە خۆتان خوێنیتەوە سی کتێب بوو ئەنواع ئاشکاری تێدا بوو دەتوانین بڵێن پێم وایە بەش شعر تایبەت شعری تێدا نەبوو بڵێن ئەویش وتە ئەوانەی تێدا و بەڵام تەنها شعر تیایدا نەبوو بەس پێ دەچێت شعریش بخوێنەوە نازانم هەستەکەم خوێنەرەکان پێم وایە بە خۆیان وان یعنی ئەنواع ئاشکاری کتێبەکان دەخوێنەوە بەگشتی بە خۆتان چ جۆرە کتێبی دەخوێنەوە گشتی زیاتر حەزم لە کتێبی دەروونناسیە کتێبی دەروونناسیەکان ئەوانەی کە زیاتر گەشە بە هەز و بیرەکانی مرۆڤیان دەستان خۆش بێ لەگەڵ چیرۆک و ڕۆمان و ئەوانە چۆنی ئەوانش باش دەخوێنەوە شارەزای ژانرەکانن ژانرە ئەدەبیەکان هەن بۆ منە ژانری دراماییمان هەیە یاخود ژانری خەیاڵیمان هەیە یاخود ژانری ترسێنەرمان هەیە یاخود ژانری دینیمان هەیە بەگشتی ئەگەر شارەزای ئەم ژانرانە بن بەگشتی چ جۆرێک دەخوێنەوە دەرونی یەکەن هەنا کۆمەڵایەتی هەیە دینی هەیە بڵێن ترسێنەر هەیە ئەو جۆرانە بەگشتی چ جۆرێک دەخوێنەوە بەگشتی ئەوانە خۆمەکە چیرۆکی پوخت و کوشتنیان ئەمانن کە بەسەرەتیکی دینی کورتیان تێە بۆ نمونە کتێبەکانی ئەمڕۆ خالید کامیشان کۆمەڵە بەسەرەتی دینی زۆر خۆشی تێە یان بەسەرەتەکانی لوقمانی حەکیم و ئەمانە بە دڵنیاییەوە کتێبەکانی عەمرو خالیدیش نووسەرێکی زۆر باش عەمرو خالید هەم لە ڕووی نووسینەوە هەمیش پێما لە ڕووی پرۆگرامی تەلەڤیزیۆنیشەوە نووسەرێکی باش و پێشکەشکارێکی ناوازەیە ئەگەر لەبیرتان بێت یەکەم کتێب چی بوو خوێنتانەوە ئەوەی لەبیرتان بێت تا ئێستا و کەی یەکەم کتێب کە من خوێنمەوە نووسەرەکەی ناوەکەیم بیر نییە چونکە ماوەیەکی زۆر بەر لە ئێستا بوو کتێبەکە ناوی دووە ڕۆژ خۆ چۆن هەڵەبژێری کتێبێکی ئاینی بوو کە بزانام لە ساڵی 2005 بوو بەڵێ 2005 زۆر چاکە ینی دەتوانین بڵێن نزیکەی 15 ساڵە ئێوە ئەگەر بڵێم زیاتریش خەریکی خوێندنەوە دەستریش بەردەم هەڵمنەوە لە ڕێی گوڤەر ئەم شتانە بەڵام یەکەم کتێب کە خوێندم بێتمەوە بیرم بێتن ئەم کتێبە بوو تاکید ئەو کات تەمەنتان چەند بوو ئەوکە لە قۆناغی سەرەتایە بەخۆم بیرم سەرەتا لێتان پرسم تەمەنتان چەندە ڕێستا تەمەن ئێستا تقریبا 22 ساڵ 22 ساڵ دەستان خۆش بێت یعنی دەتوانین بڵێن هەر کەمتر لە 8 ساڵی ئەو دەورە ینی خەریک خوێندنەوە دەستان خۆش بێت دەستان خۆش کتێبێکی ترکە خوێندبووتانەوە بەداخەوە کتێبەکەمان لێر لەبەردەست نییە کتێبی ئەو پیاوەی بەدوای خۆیدا دەگەڕێت دەتوانی پەیامی ئەو کتێبم پێ بڵێ بەگشتی چ پەیامێکی هەبوو چی لێ تێگەیشتی بەگشتی کتێبەکە بەگشتیان کتێبانە کە نووسەرەکە خالید ئەرتۆغڵ بەگشتی ئەوانە کە بەسی ئاینەکەن ئەوانەی کە لەم جیهانە شارەزانین ینی کەسەتی خۆیان وەن کردە هەڵدن کەسێتێکی کەسێتی کە هەبێت سەرکەوتو بچوون بتوانە لە ژیانی خۆیانە سەرکەوت چون بتوانە خۆیان بدۆزنەوە چون بتوان ڕۆبەڕووی کێشەکانیان ژیانیان ببن ئەم کتێبەش کتێبێکی تا ڕادی ئاینی بوو زیاتر هەوڵی مرۆڤێت چۆن خودەی گەورە بچی مرۆڤی دروست کردووە چۆن هەوڵەیەت
لە کێشەکانە چارەسەر بدۆزێت چۆن هەوڵەیە دەڕۆبەرۆ کێشەکانی ژیان بوەستێت چۆن ئەم چەند ڕێگەیەکی زۆر جوانی تیا بوو کە سەرۆکی مرۆڤ ڕاکێشێت بۆ خۆێنەوە جوان دەستان خۆش بێت داوای لێبوور نەکەم بە پرسیارەکان ئەگەر ئیزعازتان دەکەین بەڵام پرسیارەکان ئینشاڵڵا زۆری نەماوە بەرنامەکەشمان زۆری نەماوە ئەگەر یەک لەم کتێبانە دەرفەتی ئەوەت هەبا خۆت بینووسیتەوە کامە کتێب بڵێن بە ناوی خۆت حەز دەکەی خۆت نووسەرەکەی بات کامە کتێب دەتوانین بڵێن کتێبی ئارام بە دەستان خۆش بێت تەکید وایە کتێبێکی بەدڵنیایەوە کتێبێکی ناوازە و بەناوبانگە پێم وابێت لە جیهانی عەرەبی لە پرفرۆشترین کتێبەکان بووە تا ئێستا لەو کتێبانەی دەتوانین بڵێن زیاتر ئەوانەی ڕۆمانن یاخود چیرۆکن کۆتاییان هەیە بەدڵنیایەوە کۆتاییەک هەیە زۆر جار خوێنەر کە کتێبەکە دەخوێنێتەوە کۆتاییەکەی بەدڵ نییە زۆر جاریش هەیە بە پێچەوانەوە زۆر بەدڵێتی بەڕای خۆتان لەو کتێبانە خوێنتانەوە کامەیە کۆتاییەکی زۆر زۆر خۆشی هەبوو یان زۆر بەدڵی ئێوە بوو کامەشیان کۆتاییەکەی بەدڵتان نەبوو ئەمانەی کە کۆتاییەکیان تا ڕادێک دڵخۆشکەربانی هەستێکی زۆر خۆش پێدا کتێبەکانی خاڵید ئێرتوغڕۆ بوو ئەوانەی ئایساڵ و سێڤدا ئەمانە کە لە کۆتاییە هەستێکی زۆر خۆش پێبەخشی کە توانی بگە ئەم کەسەی کارکتەری ناو ڕۆمانەکە هەوڵەیە بگاتە ئەو پاڕی دڵخۆشی لە کۆتاییەکە هەرچەندە دوایی کە توانی بەسەر زۆر بە ئەنسەنگەکان و نەهامەتەکانی ژیانە ساڵ بووە یان لە کۆتاییەکەیە سەرکەوتوو بێت توانی بە ئەسدی بگەڕێتەوە یان بگەڕێتەوە نە خێزانەکەی خۆشی بە دڵخۆشی لەگەڵ خێزانەکەی بەرە بەژیان بدەێت و بە سەرکەوتنی زیاتری هۆش هەبوو لە کۆتای گەڕاوە تا بۆ لای خۆی گەورە کامە شەستێکی زۆر خۆش پێبەخشی وایە وەک لەوەی پێش بەدڵنیایەوە ئەی ناخۆشتین کۆتایی ناڵێن ناخۆشتین کۆتایی لەبەرەوەی هیچ کتێبێک لەوانەیە ناخۆشتین کۆتایی نەبێت بەڵام کۆتاییەک کە بەدلی بۆرەستان نەبوو بێت یان بڵێن کۆتاییەک نەبوو بێت کە ئێوە حەزتان پێکرد بێت ئەمیشان بە هەمان شێوە کتێبەکی خاڵید ئێرتوغڕۆ بەس بزەبڵ نازانم کامیان بوو لە کۆتاییەکەیە زۆر ناخۆش بوو چونکە خۆی کەس ئازیەکانی خۆی لە دەست ئەیە خۆی بەتەنها ئەمێنێتەوە کوڕەگەنجێکە لەگەڵ خێزانەکەی بەسەرتە دایک وەکو لە دەستا دوایەوە خێزانەکەی تری کە خۆی بەتەنها ئەمێنێت ئەمە زۆر زۆر ئازاریە بەدڵنیایەوە وایە ئەگەر دەرفەت هەبێت بەڕێستان کۆتاییەکە بگۆڕن بۆ خۆتان بیگۆڕن چی لێ دەکەن لەم کات ئەگەر من بە کۆتاکێ بگۆڕم هەوڵم ئایا زیاتر ئەن کاتێک کە ڕووبەڕووی کێشەکانە بۆ گرفتەکانە بۆ زیاتر لە خێزانەکەی بمایەتەوە ئێستا بۆ نمونە خوشکبرێک بەسی خوشکبرێکەکە زیاتر هەوڵ ئەیە لەگەڵ خوشکەکەی بواە لی دوور نەکەوتاتەوە بۆ ئەوەی تووشی هەمان ناڕەحەتیا دووکیان نەبوونەتەوە لەوەچێ لەگەی لە قۆناغەکانی ژیان ئەگەر لەگەڵ یەوە لی دوور نەکەوتە تووشی هەمان نەخۆشی نەبوون هەردووکە لەوەش ئەمی ژیانی خۆ لە دەست نەدا تووشی نەخۆشی ئەوە خوشندە نەبوون بەگشتی ئەو کتێبانە دەیخوێننەوە بۆ من تۆ دێە کتێبخانەیەک یا کتێب فرۆشیەک چەند کتێبێک هەڵدەبژێری لەسەر چ ئاساسی کتێبەکە هەڵدەبژێری بۆ من تەنها سەی بەگەکەی دەکەیت یاخود لە هاوڕێیەک جوێت لێ بۆ کە ئەو کتێبیان خۆشە یاخود نووسەرەکەی پێی سەرسامی بەگشتی دەتوانین بڵێن چۆن کتێبەکان هەڵدەبژێری بەگشتی کاتێک ئەمە کتێبە بخۆنەوە سەرەتا هەوڵێم بزانم خۆم ئەمەی چ کتێبە بخۆمە دەربارەی ڕۆمان بێتن دەروونناسی بێ زانستی بێ کتێبەکە یەکەم جار خۆم هەڵی ئەبژێرم دواتر ئەچم بە دوای ئەگەڕم سەرتا سێری ناونیشانێکی کتێبەکە ئەکەم دواتر نووسەرەکەن دواتر بەشێکی ناوەڕۆکەکەی ئەخوێنەوە بزانم کتێبەکە باسی چییە لەگەڵ منە ئەگونجێت ئایا پێشتر ئەم بابەتەم خوێندوتەوە یان نا لەسەر ئەوەیە کە کتێبەکە ئەخوێنەوە بەدڵم بوو ئەم کات هەڵی ئەبژێرم دەستان خۆش بێت ئێریمان خان بەگشتی پرسیارەکانمان تەواو بوو تەنها بەر لەوەی کۆتایی پێبێنین و خڵاتەکان دابەش بکەین حەزەکەین ئەگەر وتەیەکی ئەم کتێبانە یەک لە کتێبەکان وتەیەک کە زۆر سەرنج ڕاکێشاوی وتەکەمان لە بیرت بێت پێمان بڵێ یەک لە وتەکان کە زۆر جار ناو کتێبەکان بەدڵنیایەوە پڕ لە وتەی پڕمانایە ئەگەر یەک لە وتانە ئێستا لە یادتان بێت و پێمان بڵێ بزانین وتەکەی ئەمر ئەلعەزەم ئەویش کە ئامۆژگاریەکە کە ئەڵێ تۆ چاکێک لەگەڵ خەڵکە ئەکەیت لە بیریکە بەڵام کاتێک خەڵک چاکێک لەگەڵ تۆی ئەکات هەوڵدا لە بیری نەکەیت بەردەوام لەمەشدا بۆ بتوانێت بەردەوام یارمەتی خەڵک بدەیت و ئەگەر ئێستا کتێبێک پێشنیار بکەیت بۆ بینەران چ کتێبێک پێشنیار دەکەن خۆی بینەر کاتێککە ئەگەر بێ کتێبە هەڵبژێر ئەبێ بزانێ حەز لە چ کتێبەکە ئێستا خۆم ئەگەر هەڵی بژێرم کتێبەکانی دەروونزانی نووسەری بەناوبانگی دڵگەرینگیە یەکێک لەم کتێبانە ئیتر گرنگی هەر کتێبێکی بێت یەکێک لەو کتێبانی بۆ پێشنیارەکەم بەدڵنیایەوە دواوتەتان چییە دواوتەتان بەناوەکەوانی دی بەر لەوەی خڵاتەکان دابەش بکەن حەز دەکەین دواوتەی بەڕێستان
سێرتا زۆر سپاسی ئێوەکەم زۆر سپاس وانەکەتان کە ڕێگا خۆشکەر بوو ئەوەیەکی ئەمە زیاتر بەخوێنی بە کتێبەکان ئاشنابووین زیاتر بخوێنینەوە هەروە داوای لە خوێنەر و دێک بۆک بە تایبەتی دێک باوکان بەڕێزاکەم کە لە مناڵەکانیان پەروەردە بکەن لەسەر خوێندنەوەی کتێب بە تایبەتیش پێش ئەو مناڵەکانیان پەروەردە بکەن خۆیان پەروەردە بکەن خۆیان فێر ڕابێن لەسەر کتێب خوێنەوە چونکە مناڵ وەکو لاپەڕێک سادە وایە تۆ چی لەسەرتا لەسەر بنووسی ئەوە لەسەری گەشا بێت و پەروەردە ئابێت لێرە بەرنامەکەمان تەواو بوو بەڵام ئێستا دەمانەوێت خەڵاتەکان دابەش بکەین پرسیارەکانمان هەر ئەوەندە پرسیارمان هەبوو بەر لەوەی خەڵاتەکان دابەش بکەین حەزەکەین سپۆنسەرەکانتان دووبارە بەبیر بێنینەوە سپۆنسەرەکان وە گوتمان یەکەمیان کتێب فرۆشی مێخاک کەوا بە چەند کتێبێک و هەروەها بە چەند ئۆفرێک سپۆنسەری کردوین سپۆنسەری دووەمان بریتە لە تۆڕی چرا کەوا بابەتی چاپ و ڕاگەیاندنی گرتۆتە ئەستۆی خۆی ئێستاش داوا لە ئەو بەڕێزانە دەکەین کەوا خەڵاتەکان بێنن یەکەمی خەڵاتی خودی یانەیە کە بریتە لە لۆگۆیەکی تایبەتی یانەی کتێبی گوڵزار دواتریش خەڵاتی کتێب فرۆشی مێخاک کە بریتە لە 5 کتێبی خۆڕایی 5 کتێب بۆ خات و ئێریوان پێشنیاری کردووە یاخود ئۆفرێکی بە بەڕێزیان داوەکەوە بۆ دەتوانن بۆ ماوەی 2 مانگ بێن لە کتێب فرۆشیەکە کتێب داوا بکەن و بە ئۆفرێک و داشکانێکی بەرچاو داشکان بۆ بەڕێزیان دەکەن دوایین خەڵاتیشمان بڕەپارەیەکە کەوا لەلایەن خودی یانەوە دابین کراوە کە بریتە لە 100,000 دیناری عراقی ئەم پارەیە خۆبەخشانە لەلایەن دامەزرێنەرانی خودیانەوە دابین کراوە حەزمان دەکرد پارەکە وەک بڵێن زیاتر بایە بەڵام چی بکەین خۆبەخشانە ئەو هەندە پارەیەش ئامادەکراوە ئینشاءالله هەوڵ دەدەین لە داهاتوودا ئەگەر سپۆنسەرەکان زیاد بکەن لێرەشەوە داوا لە سپۆنسەران داوا لەو خەڵکان دەکەین کەوا توانای داراییان هەیە ئەگەر دەیانەوێت بابەتە ڕۆشنبیریەکان پەرە پێ بدەن بە تایبەتی لە شاری سۆران یانەی کتێبی گوڵزار هەوڵ دەدەین لێرەها هەموو هەوڵی خۆمان بدەین تا ئەو لایەنە پەرە پێ بدەین بەڵام پێویستیمان بە پشگیری دارایی هەیە تاکو نووسەران و خوێنەران بەردەوام لەسەر ئەمە وەک گوتمان ئەمەشیان بڕی 100,000 دیناری عراقیە خات و ئێریوان پێوەستامێت بەڵێ بەڕێزان ئەمە بەگشتی بەرنامەی تایبەتیەکەی ئەمڕۆمان بوو کە بریتی بوو لە دابەشکردنی خەڵات بەسەر خوێنەری گوڵزار بۆ وەرزی بەهار یاخود بڵێن 3 مانگی ئەو ساڵ کە مانگی 2 تاکو مانگی 5 بوو تاکو بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێن و خواتان لەگەڵ